دوای پێشکەشکردنی وەرزی دووەمی باوەڕنما و بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان دەروون دەسی پێکردەوە. هەڵبەتە ئەوەی کە ئەم مژاری لاگەڵاڵە کردین و سەرباری هەموو ئەو مژارانەی کە لە ڕابردووە پێشکەشمان کردووە و پێم وا بێ سەرچاوەیەک سەرچاوەی دەردەکە و سەرچاوەی دروستبوونی برینەکە ئەم مژارەیەکە ئەم شەو باسیەکەی. یعنی بەڕاستی منەمیشان پرسیارەم کردووە لەرزوتایەکە گرین 4 دەرزی تێکەڵە لە خۆمانەین و 10 مزەمیدی لاکۆڵان و 4 دکتۆری بۆکەین. بەڵام کاتێک ئەم هەموو دەرد و نەخۆشیە دەرونیەمان هەیە خۆمان بە ببوورە کەواڵم، خۆمان بە کەم عەقڵ و خۆمان بە جۆرێک لە جۆرەکان خۆمان بە ناتەوا و شێت لە قەڵەمەی نەگەر سەردانی پزیشکێکی دەرونی بکەین. ینی منە پرسم دەروون ناساغەکان ناتەوا و نامرۆڤن یان ئێمە کە ڕۆژانە بەشێکمان دەستمان سوورە بە سەدان تاوان لە کوردستان گەیشتۆتە ئەو شوێنەی کە لە کەسی غەریبە هاتۆتە دەرەوە، تاوان گەیشتۆتە ئەو شوێنەی کوڕ باوکە کوژێ، باوک کوڕە کوژێ، دایک مناڵە کوژێ. ئەمانە ئەگەر گرفت و دەردی دەرونی نەبن چی گرفت و دەردی دەرونی؟ و ئەم شەو لە دوو ڕیانە باز لەم مژاراکەین. ڕێیەکیان ئەوە بوو کە باسم کرد بۆچی هاونیشتیمانیانی کورد بە عیبەیە زانن سەردانی پزیشکی دەرونی بکەن. ڕێگەیەکی تر خودی پزیشکە دەرونیەکانە کە ئایا ئەوان خەلەلەکە نین کە نەیانتوانی و وێنەیەکی وا بشانن کە هاونیشتیمانیان بچێ بۆ لای خانمێک بۆی نووسی و مەڵێ من گرفتێکی دەرونیم هەبوو لەگەڵ ئەو کەسەی کە لە ژیانما خۆشمەویست، توێژەرێکی کۆمەڵایەتیم هەڵبژارد ڕاز و دەردی دڵی بۆ باسکەم هەڵبەچە لە چوارچەوەی پیشەیە، ئەڵێ ئەوەی کە توێژەرە دەرونیەکە پێی کردم خۆشەویستەکەم پێی نەکردبووم کە لێی جابووم. دکتۆر ئەمجارە لە ماڵەکەی خۆنیت لێرەی. سپاس. بێگومان لەم سەردەما مرۆڤ نییە لە هیچ وڵاتێکە کە تووشی کێشەی دەرونی نەبێ. ئەمە یەک. دوو نەخۆشی دەرونی بە شێوەیەکی گشتی زۆرە لە ناو کۆمەلگای ئێمە بە حکمی کۆمەڵێ هۆکار. گرنگترین هۆکار پەروەردەی ناتەندروستە بەڕاستی، پەروەردەی ناوخێزان و ئەتوانین بڵێن لە قوتابخانەکانیشەوە لە تا دوایی کەواتە پەروەردەکە ئەوەنە ناتەندروستە کەسانێک کێشەی دەرونیان ئەبێ و کێشانە ئەگەر تەشە نەبەن ئەبن بە شڵەژاندنی لە کەسایەتی ئەبن بە نەخۆشی یەکێ لە نەخۆشیەکانی دەرونی بەپێ ئەو ئیسعدادەی کە هەیەی ڕاستەکەی. من ئەمەیە بڵێم نەخۆشی دەرونی وەکوەر نەخۆشیشی تروایە عیب نییە، هیچ عیب نییە، بەڵام ئەم مۆرکەی کە پێوەیەتی کە ئەو کەسانەی کە تووشی نەخۆشیە بن ئەوەی کە پێ عیبە و ئەوەی کە بە خەڵقەڵێ عیبە، ئەوەی کە بە خەڵقەڵێ عیبە جارم بابێ بزانم خۆی نەخۆش نییە و عیبیش نییە ئێمە بڵێن من چۆن لە پێشەکێکا باسم کرد، ینی ئەوانەی کە بە بەڕوونی بە دەروون ناساخ بەڵێ ئەبیندرێن لەسەر شەقامەکان لە ناو خەڵکە، وەڵی ئەوانە بێوەی ترن لەوانی کە خۆیان بە ساغەزانن. بێگومان یەک شتی پێ بڵێم هەر نەخۆشیشی دەرونی هەر شڵژاندنێک لە کەسایەتیە ئەگەر شەرانگێز نەبێ، شەرانگێزی کە زەرەری هەیە بۆ بەرامبەرەکە بێگومان پێ زۆر بێوەین. من لێرەوە ئەمەیە سوپاسی پزیشکە دەرونیەکان بکەم کە ئەرشیشی زۆر باشیان هەیە و هەوڵیان ناوە بۆ چارەسەرکردن، بەڵام ئەوان کێشەیان ئەوان ناتوانن بە تەنیا کێشەی ئەو هەموو خەڵقە جارم ژمارەیان کەمە. دووهەم هەموو کەسێک تووشی دەخۆشی هزری نابێت، هزری هەیە، سایکۆتیک هەیە و نیۆرتیک هەیە. نەخۆشیە گشتیەکان کە باو بڵاون ئێستا نەخۆشی دەرونیە یان شڵەژانی دەرونیە بە شێوژی گشتی پێوەترێ. ئەو شڵەژانە دەرونیە کە پێویستی بە دەرمان نییە، پێویستی بە چارەسەرکردنی دەرونیە، کەواتە پێویستی بە چارەسەرکاری دەرونیە. ئێمە چارەسەرکاری دەرونیمان بەڕاستی کەمە.
زۆر کەس هەیە هەڵەستێ بۆ واجبە بەڵام مؤهل نییە ئامادەکراو نییە بەڵام ئیجازیاوە بە خۆی چونچێ بەڕاستی ئەمە پێویستی بە پسپۆریە پێویستی بە ئەزمونە پێویستی بەوەیە کە بزانێت تەقەنیات ئەو جۆرە تەکنیکێک بەکارێنێ لەگەڵ ئەو جۆرە شڵەژاندنە لە جگەڵ ئەو جۆرە نەخۆشیە دەستخۆشیەک شتە بیر خستمەوە با بە توی بڵێم ینی ئێستا زۆر کەس لە ناو کۆمەڵگەی کوردیە ڕۆڵی ئێوەمانانە بینن مامۆسایانی ئاینیە زۆر کەسەیە مەسەلەن مامۆسای ئاینی حرمەتیان سەر و سەر چامان ئەکرێ خۆتۆ ناکریانی ئەگەر پێچوانێکینەوە ئەگەر من پرسێکی دینیم هەبێ بێن بە جەنابتی بڵێم واگەر بە جەنابتی بڵێم ئەگەر پیشەیانە مامەڵە بکەی ئەڵەی کاکی جانەوە ئیشی من نییە بڕۆ بە مامۆسایەکی ئاینی بڵێ بەڵام مامۆسایانی ئاینی بەشێک لە مامۆسایانی ئاینی ئەم وەڵامان نییە بە ئیشتیهاداتی خۆیان بە پێی تێڕوانینی دینی و شخصی خۆیان وەڵامێنەوە جا باباسی دووڕیانەکە بکەین ڕێکیان وتمان خەڵک پێعی بەبێ بۆ لای ئێوەمانان دیوێکیان ئێوەمانان بەشێکتان ئەو متمانەتان لە دەستزاوە کە خەڵک ئێوە بە مەرجعی خۆی بزانێ لە ڕوە بۆکو چارە سەرکاری دەرونی بەناوی خۆی گەورە وڵاهی لە ڕاستە بابەتێکی زۆر گرنگە مەسلەی ستیگمایە لە کەون عیبە و نەنگی نەخۆشی دەنی بابەتێکی گرنگە بابەتێکی جیهانی شتێک نەتەبێت بە کللتوری نەریتین بەس لە لای ئێمە زۆرترە من پێم خۆش ئاماژ بە داتای بکەم بۆی ڕوونی بکەمەوە جانێک کارە ساکە لە ئێمە باش تازەترین کە کۆنترین کۆنە زۆر کۆنە 2006 2010 داتایەکمان هەیە WHO بڵاوی کردوتە لە عێراقا هەرێمی کوردستان بە نزیکەی بۆ بەشێک لە نەخۆشیە دەرونەکان لە سا 16 گرفتی نەخۆشی دەرونیانێ بەشێکیان لە ماوەی 12 ساڵی 12 مانگی ڕابردووە لە سا 16 ئەگەر هەندێک نەخۆشی تری تێ بکەین کە تیانیان نزیکە گاتە لە سا 20 لەمە کە هەیە ئەم نەخۆشیە هەیە ئەگە دووبارە بیکەینەوە بە لە 100 کەس لەم کەسانە 6یان چون چارەسەری پزیشکیان وەرگرتووە ینی چارەسەر ئیتر پزیشک بە یاخود باشە چواردەی نەچووە ینی ناگاتەوە چواردەش ناکە ینی شانزەکە دووبارە دابەشکێت لۆ شانزی فی لە سا دووسێ چوو بێ ئەمەوەکو داتایەکە بڵم لە وڵاتانی پێشکەوت و جیاوازیمان هەیە مەسەرەن لە وڵاتی شو کۆمریکا لە 5 کەس کەسێگە چێت لە 4 کەس کەسێگە چێت جیاوازە لە هەموو دنیا هەیە بنسبەتەوەی بەڕێستەوەانێ مەسەلەی خەڵکی تر ڕۆڵی چارە سەرکار بین ئێمە لە بواری پزیشکی دەرونیە ینی بۆ شتەکە ڕوون بێ ئێمە پزیشکی دەرونیمان هەیە کە ئێمە ئەرکمان دەستنیشانکردنی نەخۆشی و جدیاریکردنی باشترین جۆری چارەسەرە و پێدانی چارەسەری دەرمانیە بەو نەخۆشانەی کە پێویستیان پێیەتی باشان ئێمە چارەسەرکاری دەرونیمان هەیە سایکۆتەراپیستمانە کە ئەمانە ئیشان عیلاجی نەفسیە بە جەلسات لە ڕێی ڕێنمایی و چارەسەرەکە دواتر ئێمە توێژەری کۆمەڵایەتیمانە کە کێشە کۆمەڵایەتی خێزانەکان چارەسەرەکە پاشان تەنانەت ئێمە لە نەخۆشخانەکانە پرسیاری دەرونیمانە کە ئەرکی هەڵسەنگاندن و پشکنینی تەندروستی نەخۆشەکانە لەگەڵ ڕێنماییکاری پەروەردەیی و دەرونیمانە کە ئەمانە ئیشیان چارەسەکردنی و کێش و گرفتانەیە کە مرۆڤ ڕوبەڕووی بێتەوە تووشێ بێ لە ژیانە ناتوانێت خۆی چارەسەریکە بۆی هەموو ئەمانە چێتە چوارچەوەی چارەسەری پزیشکیەوە بەنسبەتی بابەتی پیاوانی ئاینیەوە من ئەم شتانە هەموو قسەی زانستینانی لە ئەمریکایە هەر پیاوێکی ئاینی بەقەشە ڕۆڵی ئەندامێکی یەکێتی دەروونناسانی ئەمریکیە بینێت وەکو ئەو سعاتانەی کارکردنی کە دەروونناسێک لەوێ ئەیکات ئەندامی کۆمەڵی APA وەکو ئەو قەشەیەکەمان ڕۆڵە بینێ ئەمە لە هەموو دنیا وایە بەس بیزەبت لای ئێمە کارەساتەکە لەمەیە من ئەگەر پیاوێکی ئاینی بە هەرچۆنە بێلەوانە بە هەندێک ڕێنمایی ئاینی ئامۆژگاریان نصیحت کە هەندێک جار ئێمە بۆ ئێمە یاسایەکمان هەیە لە پزیشکی دەرونی یاسایشی سابتە نەخۆشی دەرونی ئامۆژگاری ناکرێت چارەسەرەکرێت ئەمان ئامۆژگاری پێشکەشەکەن هەر چۆنە بێ باشترە کەمێک دۆخەکەن یان دەربەکەنەوە بەسە کارەساتەکە لەوە تێپەڕیوە کە بەڕێستەڵی کەسێکە لای دەروونناسێک دەرونی تێگیاوە من دڵنیاتەکەم کۆمەڵناس نەبوو دەروونناسیش نەبوو ئێساش سوشال میدیا پڕە لە خەڵکێک ئێمە نازانی چێن هەر کەسێکە چەندانمان هەیە نەخۆشی ئێمن چارەسەر لە ئێمە وەرەگرن ئێستا بووم بە دەروونناس و کۆمەڵناس و چارەسەرکاری دەرونی و پۆسپۆنسەرێکی بەقوەتی لێدا و خەڵک پەیوەندی پێوە دەردی توێ زۆر باسیەکەینەوە دوکتۆر ئێمە ڕۆژانە ئەمە دێ بۆ عیادەکەم دوکتۆر فڵان کەس ئەلم وڵای فڵان کەس من نازانم چییە سیرەکەم فشانمە دەبابەوەنەوە خۆی تەواو نییە کۆرس هەڵێنەوە کۆرس جا لەبەرەوە ئەمە کارسەتەکەمانە دروستیەکەن ئێمە بەڵێم کێشەیەمانە کێشێکی گەورەیە لە لای ئێمە بەشێکی زۆری ینی لە سانەوەتی کێشەکە پەیوەندی بە تێگەیشتنەوە هەیە ئێمە ڕابردوویەکی زۆر خراپمان هەیە لە پزیشکی دەرونیە کاتی خۆی کە کەسێک نەخۆشی دەرونی هەبووە هەموو کەس وەی زانیوە تەنها ئەوانەی کە ینی بەردۆخی دەرونیە بە تەواوی تێکچەوەی کە کاکتۆر باسیەکە نەخۆشی هۆشمەندیەکانە مەسەلەن ئەوەی کە توندوتیژ و تووڕێ وانزانێت تەنها ئەوانە نەخۆشی دەرونین ئێمە ناوی 365 نەخۆشی دەرونیمانەیە لە کتێبی زانستەکانە
بەڵێ لەو 365 ئەتوانم بڵم کەمتریش لە 5 دانیان کە هۆشمەندی لە دەست بە 300ەکەی تری وەکو من و تۆیە من هەموو جارە منە بۆ خەڵکیێنمەوەڵم تۆ وەرە کلینیکی من دانیشە ئێوە توانم بیان کلینیکی پزیشکەکان دوورە دەردوکەوتنەکان تۆ مارکەم بزانن ئەوەی لەوێ دانیشتووە خەڵکە عقلەکەی ناو کۆمەلگانیە بزانن پزیشک و پیاوی ئاینی و ئەندازیار و مامۆستا و ئەو خەڵکە هۆشمەندی ناو کۆمەلگانیە هەموو خەڵکێک دێ بۆ لای ئێمە بەڵام کێشەکە لە تێگەیشتنە ئەم تێگەیشتنەکە ئێمە بەنووس ڕابردوو ئێمە زۆر خراپە ئێمە کاتی خۆی کەسێک نەخۆشیەوەت پیانەوە دەبین بۆ شەماعیە زۆر ناشرینە ئێستا ژێمار خەریکن دووبارەیەکەینەوە بە کەسێکە نەخۆشی دەنی پێڵن بەخشراو نییە ئێمەوانەکە لە نەخۆشخانەکانە داخلیانەکەین چاشیانەکەین چارەسەریانەکەین زۆرینیان باری دنیان جێگی دەبێ و باشە بێتەوە ئەمە بەشێکی کێشەکە ئێمە لەوەی بەشێکی تری ڕابردووە ینی خەڵک ئەترسێ لە دەرمانی دەرونی خەڵک لە چارەسەری دەرونی ئەترسێ بەبێ ئەوەی بزانێت چییە زۆر جار دێتە لای ئێمە ئەڵە دکتۆر دەرمانی دەرونی ئالوودەت ناکە پێی فێر نابی ئەڵەن خراپە بۆ مێشکرد تێکت ئەدا وات لێ ئەکە ئەتخەوێنێ مهدیە موسەکینە ینی زۆر جڕی ئەمانە خورافەیە ئەمە واقعەتێکی نییە لەناو ئەمە چی غەڵەتی گەشتە بۆ چکە ڕابردووە بەڕاستی ئێمە دەرمانمان هەیە زۆربەی دەرمان دەرونەکان لە دوای نەوەتەکانەوە دروستکراوە تا گەشتوە تێ لە 2000ەکان گەشتە لە ئێمەوانە هیچ خوێنەر و جێشکەر و تەنان دەرمانی دەرونیمان هەر ئالوودەت کە قسێکە من ئێستا ئەیکەم زۆرینەی خەڵکە گوێ لە منەگرێ تۆ چافە چۆن وهاڵێ چۆن ئالوودەت بەڵێ ئالوودەت ناکە دەرمانی دەرونی کە من وەکو پزیشکێکی دەرونیە ئەیخەمە سەرڕەچەتەکەم هیچ کەسێک ئالوودە ناکە دوو دەرمانمان هەیە کە ناینووسین ئەگە بشی نووسین دەدەنک بۆ مانگێک بۆ کاتی پێویزی نووسین دەی خەڵکەم هۆشیارینە بەعکسەوە ئەستا بڕۆ ناو کۆمەلگا ڕاپرسیکە ئەمێڵە ئالوودە دەکە بۆیە ئەم تێگەیشتنە ئێمە تێگەشتێکی زۆر خراپمانە کۆمەلگا تێگەشتەکەی بە هەڵای ڕۆیشتووە و هۆکار و باشە دکتۆر ئەو ڕووداوانەی یا ئەو کارە ساتانی کە ڕوویات لە کوردستانە ینی نزیکترینیان لە چەند مانگی ڕابردووە کۆمەڵێک کارە ساتی دڵتەزیێن ڕوویە مەسەلەن زاوایەک جوزانم تاوی ئەندامانی ماڵی خەزووری و خێزانەکەی قەتڵ و عام کرد دواتر لەو کارە ساتر کوڕێک لە منطقەی شارە زۆر مەسەلەن ئەو کارە ساتەی نایە مەسەلەن بەپێی ئێمە فاڵ ناگرینەوە بەڵام بەپێی ئەزمموی جەنابەت کارە ساتی وا کەسی وا ڕووی تێکردووی کە ئەگەر چارەسەرتان نەکردایە ڕووداوی وای لێ بکەوتایەتەوە ینی من ئەمەی پشتی پرسیارەکەم ئەوە بێ کەسێک لەم بەڕێزانە باداتە لای جەنابە مەسەلەن تۆ ئەوتوانی زانستیەن علمیەن وا بکەیت کە کارە ساتێکی وا ڕوونەیات ئەو هێزەتان هەیە بۆی چکام کەسانە دەردی تۆڵی لە 360 کەسەکەن تۆڵی لە 365نەوە نەخۆشی دەرونی پێنجیان بە هەستی پێەکەی باشە 360یان وەکو من و تۆوان منیشتیامە پێچێت ببوورە کەواڵم جەنابەت و دکتۆریش بەشێک لەو نەخۆشیەتیابێ بەڵام ڕۆشنبیری ئێمە لەوایە کە درکی پێ بکەیت و هەوڵبەی برینەکە و چاکی من حەزەکەم ئەمان پێشخەم نابێت نەخۆشی دەرونی بە تاوان و ببەستێتەوە مەکارێکی هەڵەیە نەخۆشی دەرونی مەرجی نەتاوان بکە بەعکسەوە کاکتۆر ئاماژەی پێدەمەی خاڵمان هەیە هەموو توێژینەوەکان یەکدان و دوان و سەدمان نییە دایان توێژینەوە توانێت ئێستا هەر لی بدەیت لە ئینتەرنێت بگوسکۆڵە لێبێ یەک دنیا بۆیەنە کە نەخۆشی دەرونی خۆی قوربانی تونند و تیژیە هەمویان دەستێژانێک دەسەر قوربانی تونند و تیژ من و تۆی بینی لە سوۆشال میدیا بۆ گاڵتە ڕابواردن ڤیدیۆی شانەکەین وەڵامە پیان ڕابواردووان کرد و پێکەین و گاڵتەی پێکەین بێمەسە پرسیانی خۆی قوربانێک خۆی قوربانیە زۆر بەیان بۆی تاوان ناکەن یعنی بڕۆسی چاکسازیەکان بکەن سی گرتوخانەکان بکەم زانوانە کە تاوانیان کردومیان نەخۆشی دەرونین زۆرینیان کەسی ساغ و عقلی وەکو من و تۆن کە بە فێڵ و بە لێزانی کارەکەمان کردووە بەنسبەت توی بەڕستەوە کە بەڵێ چارەسەری پزیشکی دەرونی من نا چارەسەری پزیشکی دەرونی کە بریتە لە پزیشکی دەرونی چارەسەرکاری دەرونی کۆمەلگا ڕێنماییکار و کۆمەڵناس و ڕاوێژکاری خێزانتەنەت پیاوی ئاینی بەڵێ ڕۆڵی زۆر گەورەمان هەبوو ئەمانتوانی زۆشتی لەوە گەورەترکەین ئێمە ڕۆژانە خەڵک دێت ئەوە کەوتم ئەو ڕێژەکەمی کە باسی یەکەین بەڵە زۆر لەوە تونترە زۆر لەوە بیری خراپتری هەیە چونکە یەک خاڵ هەیە لە ناو نەخۆش ئەو نەخۆشانە وهمە هەندیشان ناڵم ئەوانە کارەساتێن ڕویانە بەم شێوازە بوو بەڵام ئەوەی کە باسەکری خێزانەکە کە ئەڵەن نەخۆش بۆ خۆی بیسەبت وهمی هەیە گومانەکە من گومانەکەم تۆ شتێک لە من بکەی شتێکم لە یەکەیت لە تاوی ئەو تۆ شتێ لە من نەکەی وهمە بۆم دروستە مەجبورم دەست پێشخەریکەم لەم دەست پێشخەرە ئەگونجە من تاوام بکەم ئەمە لەم حاڵەیە بەڵێ زۆرێک لەوانە توانرێت لە کارەسات کەم بکرێنەوە چارەسەری پزیشکی دەرونی توانێت مرۆڤ ژیانشی خۆشتری بۆ بەرفەراهەمکە پیشەکەی باشتر بێت و بتوانێت دەستکەوت و داهاتی زیاتری هەبێ ئەتوانێت لە ڕووی پیشەی و خوێندنەوە سەرکەوتوی ڕۆژانە پۆلی 12 خوێندکارەکە سەردانمانەکەن ڕێنماییەکە هاوکارەکە توان چارەسەر بکەن باش بکرێنەوە ئەتوانێت کەسێک ژیانێکی خێزانی بەختەوەر و خۆشت هەبێ دووربی لە جیاوبوونەوە شەڕ و ئاژاو و هەرا و فۆزای خێزانی و کۆمەڵایەتی بۆیە لە هەموو ڕووەکانەوە چارەسەری پزیشکی
کۆمەلگایەک ژینگەیەکی دەستخۆش. دروست بۆ بەرهەمێنێ. خانم جان لەو شوێنەی کە پێکەنیت ویستم بێمەلات بەڵام قسەکانی دکتۆر وای کردکە نەیبڕم. بەڵێ ئەگەر تۆ خۆت قسەیەکە هەیە بیکە ئەگەر دیتە با من پرسیارەکە لێ بکەم ئایا ئێستا مەسەلەن بە پێی زانستی پزیشکی بەڵێ هەموو مرۆڤێک باشە مەسەلەن 6 مانگ جارێ چێ بکات چێژی گشتی بکە فاسی خوێن بکە فاسی چاوی بکات و زانم و تا دوایی و تقریبان تۆزێک خەڵکانێکی شەیەسا لە کوردستانە ئەماکەن مەسەلەن لە ناویانە کە تۆ هیچ لە خۆتا شک نەبەی هیچ گرفتێکی دەرونی لە خۆتا شک نەبەی و خۆشە پێی نازانیت مەسەن ڕەنگە ئێستا من گرفتێکی دەرونیم هەبێ و ڕەنگە گرفتی دەرونیم هەبێ شکم بردووە لە خۆمە پرسیارم لە دکتۆر کردووە پرسیارم لە دکتۆر کردو و تومە من ئەم شتەم هەیە بەڵام ئەم چێکە دەرونیە شتێکی ئاتیادیە ئینسان مەسەلەن هەمومان بیکەین بە ڕۆتینی ژیانمان ساڵی جارێ 6 مانگ جارێ سەردانی پزیشکێکی دەرونی بکەین قسەیەکمان نەبێ بەوتن ئەو پزیشکە دەرونیە ئەتوانێ کەشفمان کا کە ئێمە گرفتی دەرونیمان هەیە یانیمانە پێش هەموو شتێک دەبی ینی هۆکارەکان زۆر بتوانی دیاری بکەین کەەوە هۆکاری نەتوونی کەسەکان بۆ پزیشکی دەرونی یان سایکۆتێرۆپیست چییە؟ هۆکارەکان زۆر جار خودین و زۆر جاریش هۆکاری کۆمەڵایەتین وەکو دکتۆر ئاماژەی پێکرد زۆر لەو ئەو کارەساتانی کە ئێستا ڕوویدایە کەسەکەی کە کارەستاوانەکەی کردیە شرت نییە ئەو نەخۆشە دەرونیەکەبی بەڵکو قوربانیەکان ئەوان زۆریان ناڵاندووە فترێکی زۆر خێزانەکە و منداڵەکان ناڵاندووتیان لەسەر لە دەست کەسێکی کە هەر بۆ خۆی دەڵی شخصێتەکەی وایە و ئەگرسفە باشە لێرانە دەرگایەکە بۆ کردمەوە زۆر مهم بەلامەوە سیرکە تۆڵی بۆ نمونە بە هیچ خێزان و نمونەیەک بە نمونە نێنین گریمان ئێستا ئێمە خێزانێکی زۆر مهم بۆ قسێ لام لە کۆتاییە من یەک تێبینیم هەیە لەسەر کۆمەڵگەی کوردی دکتۆریانی ئێمە هەمیشە کە تاوانێک ڕۆیە هەموو تەرکیزەکەمان لەسەر ئیدانەکردنی کەسە بکوشەکەی کەسە تاوانبارەکەی تاوانبارەکە تاوانبارەوە قسەیتیانێت و ئینسانێکە کوژێ بەڵام بیر لە پشتی ناکەینەوە ئەو پلانمانە زنجیرێ بەرنامە لەسەر ئەم بابەتە دروستکەین چیوە لە مرۆڤێکەکە پەنجە بخاتە سەر دەمانچەیەک بەرەو ڕووی باوکی بەرەو ڕووی دایکی بەرەو ڕووی خوشکەکەی یعنی تاوان هەندێک جار لە 1 و 2 3 تۆ دراماکە بێنە بەر چاوی خۆدیانی درامایەکە لەبەر چاوایە مەسەلەن مرۆڤێک ئاواکات حرمەتەن باوکێ کوژێ ئاواکات دایکێ کوژێ یعنی ئەمە چی وای کردووە کە ئەم مرۆڤە بگاتە ئەو شوێنەی ئەم تاوانە بکە قسەکەی تۆ ئەوەیە ئەمانە هۆکاری نەخۆشیەکەی ئەمن یاخودی ئەم کەسە نەخۆشە من شتەکان بڵێم ینی چونکە وەکو کەیس ستەدی ئەگەر ئەتو بچێت سەر حاڵەتەکان و کەیسەکان ئەوە تەراکوماتە ئەو کەسە زۆر جار تەعەدای کردیە و تەعەدای لەسەر خێزانەکانی خۆی کردیە بەڵام کەس قسەی نەکردێت بۆیە دەڵێم قوربانیەکان قسەیان نەکردووە بەڵکو کەوتونە جێر باڵی ئەو کەسەی کە ئەو قووەتەی هەیەیان ئەو دەسەڵاتی هێنە ناوماڵ هەتا مەوزوعەکەی شارە زوور هەروە بووە منداڵەکەی خۆیان نردیتە خارج بۆ خۆی لە دەست پارەیان کۆ کردیتەوە نردیتیانە خارج هەتا لە قوتار بن لە دەستی لە دەست ئەو حاڵەتە دەرونیی کە ئەو تێدای بووە دوایە وچی گەڕایتەوە بە لەحزەکی ئەو تەراکوماتانە زۆر بوون ئەوە ئەگەر لێرانە نەیتوانێ خۆی بگونجێنی کوتوانیتی لە خارج خۆی بگونجێنی لەگەر ئەو هەموو گۆڕانکاریە و لەگەر ئەو هەموو شتانەی ئەسڵم بۆ خۆی مشکلەی ذاتی لە شخصیەتی هەبووەوە پێ دەڵێن ئیستراباتی شخصیە یعنی تەواو لەگەری چارەسەرەکرێ چارەسەری هەیە ئەمە کەنجی چارەسەری نەخۆش دەکەین کەنجی بۆ خۆی بۆ لامان بێ ئەو کەنجی داوای کرد هەنجی نەخۆشی کە اعترافی کرد بە نەخۆش وەلەو مەجموعەی دیش هەیە اعتراف ناکەن ئەوانە لە مەجموعەی زوهانی و زوهانی عقلی دادەندرێن ئەوانە یعنی خزم و کەسەکان هۆشداری دایک و باوک و کەسەکانی دەور و پشتی دەبی ڕایکێشن و بینە لای سایکاتریەک هەتا بە دەرمانەوە بتوانین عیلاجی بکەین دوو ڕێگە هەیە بۆی کە ئێمە ئێوە چارەسەری نەخۆشی دەرونی بکەن دکتۆر بابەتەکە زیاتر لای ئەمانە بۆیە من و تۆ جارێ باگوێ بگرین دوو ڕێگە هەیە دیارترین دوو ڕێگە ڕێگەیەکیان خۆی کەسەکە خۆی بە نەخۆش بزانێ بێت بڵێ دکتۆر من ڕقێکم بلا دروست بۆ بەرامبەر باوکم
و حەز بەمە بکات دەمە نەخۆشیە. ڕێگەی دووهەم کەسێکی نزیکی و کەسە بێ بڵێ کاکە ئەم ئینسانە هەستەکەم بە جۆرێکە. ڕێگەی سێم هەیە یا هەر ئەم دوانەیە؟ ئێمە دوو ڕێگەمان هەیە بۆی کە خەڵک بێ بۆ لا من هەر دوانێ سێمان یاریەکەمیانەوە خۆی بە پێی خۆی دێت و ئەڵە من گرفتم هەیە چارەسەر کە ڕێگەی دومەی خێزان و کۆمەلگا بە زۆری هێن بۆ چارەسەر. باشە ڕێگەی دووەمی ژۆیەکە وتمان ئەوەی کە بە زۆری هێن بە زۆری و کۆمەلگا بە زۆری هێنە بۆچە لەو زیاترمانە. باشە دکتۆر قسەکە لە دەما بە شەکر بێ بیری نەچێت بۆ لە وڵاتانی تری شێوازی ترمانە شێوە سێوەیە کە حکوومەت دەسەڵات خۆی یاسا بەپی یاسای دروستی کێمە هەمانە بەز یاساکەوتیانە ئەتوانێت یاسابی هێنێت بۆ لای پزیشک چارەسەری. ڕاستە مەسەلەن سیرەکەی کابرا لە ترافیکی سوورەیە لە واکات بە پاسکیلەکەی بەنەوەەکە حکومە دەیگریێڵە کاکە ماس دەکەین ئەوەیە. باشە وەکو وتم ئەو پرسیارم لە خانم کرد ئێمە ئەتوانین ئەوە بکەین بە ڕۆتین ساڵی جارێک من بێم بەس هیچ لە خۆمان شک نەبم بۆ لای تۆ شتی وا ئەبێ؟ ئێمە یاسایەکمان نییە بڵێ بۆ شێوازە سە لە زۆرێک لە بوارە پزیشکەکانە هەمانە مەسەلەن ئەوانە مەسەلەن فەحسی ڕاستە خوێن ئەوانە بکرێت لە دەرونی نیمانە بەس دەرونی ئێماڵن ئەگەر کەسێک هەستت کرد سکاڵایەکی دەرونتیە ناڕەحەتیەکەت هەیە سەردانی پزیشکی دەرونی کەسڵەن سەر دنیا زۆر ئاسانکاری کراوە ینی هەر لە تۆڕێکی کۆمەڵایەتی لە ئینتەرنێت لی بدە تۆڵێکە بۆ یێنێت کۆمەڵک پرسیایەتە جوابی دێت و پێدڵە تۆ پێویستە بە چارەسەر یا پێویست پێی نییە. هەر کاتێ مرۆڤ هەستی کرد دەرونی گۆڕاوە لە چاوجاری پێشووە لە پێشووتری گۆڕاوە کارێکی تۆ سەرژیانی پێویستەکە بەدەم خۆی بچ. دکتۆر ویستە بڵێ چی؟ واللهی من ڕاستەکەی زانایەک هەیە ئەڵێ ئەو کەسی کە هەست بە نەخۆشیەکەی خۆیەکات یعنی جۆرێک لە وعی بەخۆی هەیە کە هاتە لای دکتۆری با بڵێن چارەسەرکار کەسی چارەسەرکار ئەوە نیوەی چارەسەرکردنە کە خۆی حتا ئەم هاوکێشەیە بۆ بەکارهێنەرانی مادی هۆشبەری ژوایە. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە کاکە نەخۆشی دەرونی و حتا هزریش بە هەردوو نەوەعەکەی دوو جۆر هۆکار هەیە. هۆکارێک هەیە ئامادەکاری بۆ نەخۆشیەکەکە هۆکارێکی هەیە یەکلاکەرەوەیە یعنی ئەو کەسێک کە ئەو شیشە خراپاکە ئەو هۆکارەی ئەخیرە هۆکار نییە هۆکارێکی یەکلاکەرەوە بووە بابەتەکانی تر کەڵەکە بوون زۆر کەڵەکە بوون. ئێمە ئەتوانین ڕاستە لە ڕێگای قوتابخانەکانەوە لە ڕێگای خێزانەوە ئەگەر خێزان کێشەی ئێمە گەورەترین کێشەی ئێمە نەبوونی ڕۆشنبیری دەرونیە. ئەگەر خێزان لە ئاسێکی زۆر پێویستات هەڵگری ڕۆشنبیرێکی دەرونی بن کە ئەبینن مناڵەکەیان بەنەوەیەکە یا پێویستی بە چارەسەرکارێکە بە ڕێنماییکارێکە ئەو کاتە ئەتوانین ڕێگا لە هۆکارە ئامادەکراوەکان شتی وا ئەبێت بۆ نمونە ڕووداوێکی ئاوا تەرکیز نەخینە سەر شوێنێک ئەم کەسە ئەی بینە بێت لە پڕ شتێکی وا ڕووباشتی وا هەیە بەڵێ هەیە بۆ نییە ئەی بەچی چێ بزانێ قوتابخانەش کاتی خۆی بتاقی مەدرسیە بوو یعنی ئەتوانێ مامۆستا لێ ڕێنماییکاری دەرونی لەوێ بتوانێت تەشخیصی حاڵەتەکە بکات تا ڕادەیەک وەکو تەشخیصێکی بەرایی دوایە بینێرە بۆ لای کەسانێک نییە بۆی شتەکە زۆر تەشەنەنەیە. ئەمە لە وڵاتە پێشکەوتەکانە کرێ من حەزم کرد ئاماژە بۆ بەم پیاوی ئاینی بە هیچ شێوەیەک مؤهل نییە ڕێنمایی دەرونی یاخود چارەسەرکردنی دەرونی بکە لە ڕووە زانستیەکەوە. ئەگەر ئەو پیاوە ئاینێ ئیسعدادی هەیە یارمەتی خەڵک با لە ڕوو دەرونیەکەەوە پێویستە ئەوە وەرکشۆپی وکرد حتا لە ئەمریکاش شەر نییە پیاوی ئاینی هەندێک کەس هەیە اختصاسیشی دەرونی نییە پێی خۆشە ئیسعدادی هەیە زۆر کاریگەری هەیە کاریگەرێکی زۆر ئەرێنی هەیە لەسەر خەڵق لە قسەکردنا لە ئاخافتنە لە پەیوەندیکردنا ئەو کاتە من حەزەکەم چارەسەرکردنیە بکەم چارەسەرکردن عیادێ ئەچن دەورەیەکی بۆکەنەوە شەهادەیەنی شەهادەی مێنە چونچێ بەڕاستی پیاوی ئاینی ڕێزم هەیە لەوانەیە ڕۆلی زۆر باشیان بینی بێ بەڵام ڕۆڵەکە ئەوەیە زیاتر لەسەر ئامۆژگاریە ئێمە ئیش لەسەر ئامۆژگاری ناکەین ئەگەر ئیشمان لەسەر ئامۆژگاری بکردایە هەموو میلەت مەلائیکەتە بوو هەموو کەسمان ناساغمانتیان نابوو چونچێ لە بەیانەوە تا ئێوارە ئێمە ئامۆژگاریەک من پشگیریەک بۆ قسەکەی جەناب ئەوکەین بە چۆڕێ ئەوە خۆین و دەست پێکەین و پشگیریەک بۆ قسەکەی جەنابێت لەسەر تەداخولکردنی پیاوانی ئاینی ڕەنگە لە هەندێک جومگا ڕۆڵیان هەبی و هەشیان بووە بەڵام بۆ نمونە مەسەلەن ئێسا یەکێک لە ڕووداوەکانی ئەم ماوەیە کێشەی ئەوە بۆ پیاوەکە ویستێتی زەواجی دووەم کە ژنەکەی ڕازی نەبووە ئەم کێشەیە ئەگەر بچێتە لای پیاوێکی ئاینی بەپی تێڕوانینی ئاینی ئیسلام ئاساییە لە باشنی دووەم بێنێ بەڵام لە ڕۆ زانستیەکەیەوە ڕەنگە
بۆ ئەم ژنە مؤهل نەبێ ئەم لەوانەیە کێشەیەکی تر دروستکە وانە کێشەیەکی تر دروستکە یینەوە خزمەتان جاسا یینە ئەو دیوەی کە لە پێشەکی بەردامەکە باسم کرد ڕێگەکەی تر کە بەشێک لە توێژەرە کۆمەڵایەتیەکان و چارەسەر خوازە دەرونیەکان و پزیشکە دەرونیەکان وەزائیدەن ئەو خەڵکانەی ترکە خۆیان لەم بەرگانە ئەنوێن و پەیجیان هەیە هەندێک جار ئەمانە خۆیان سەرچاوەی دروستکردنی نەخۆشی دەرونی بە یارمەتی ئێوە با بزانم جەنابتان خانم جان منەمەیە بە جەنابە بڵێم خودی و قوربانی کە بە دەستی مناڵەکەی ڕوا خۆشی دەستی سوور نییە لە خوێنی خۆیان بەڵێ خودناسی مناڵەکەمان زۆر گرنگە بۆی بتوانین ئەو پەیوەندی بەهێزە دروست بکەین کە پیرۆزی خێزان بزانن لەکوێیە بۆی بەها گرنگەکانی ژیانکردنی کۆمەلگا و خێزان و گرنگی ئەو خێزانی کە لە ناوی گەورە بێت و گەشەکە بزانێت لەکوێیە ئەگەر ئێمە لە مناڵیەوە فێرمان کردن چۆن بتوانین کێشەکانمان باسکەین هاو نیشتیمانیە گوڵام بەرەوگریمانێمە فرێ ئەو تربێتە نەکەوتین فرێ ئەو پەروەردەیە نەکەوتین لە مناڵیەوە قوڕی چۆ بکەین بەسەرمانە ئێمە ئێستاکە پسپۆرانی دەرونیمان هەیە دەتوانین ئێستا ئێمە کە باسی ئەەکەین هیوادارم گوێ بگرن بەڕاستی ئیش لەسەر خودی خۆیان بکەن من کاتێک کە هەستێکی ناخۆشم هەیە با بزانم ئەو هەستە لە کوێوە سەرچاوی گرتووە بزانم چارەسەرەکەی لەکوێ دەستخۆش بن هەر وەکو بەرچاوڕوونیەک بۆ بینەران وەکو پشگیریەکیش بۆ قسەکانی ئێوە لە بەرامبەر و کەسانی کە ئێستا شوێنی ئێوەمانانی گرتوۆتەوە منەڵێ مەگەر هەر قەرارە لە سۆشیال میدیاوە مەسیا سۆشیال میدیا و کەسانی نەو سۆشیال میدیا بکەنە سەرچاوی چارەسەری دەرونی خۆتان لانی کەم بڕۆ سەری پەیجەکەی بکە بزانە بڕوانامەیە لەکوێ خوێنوێتی چی هەیە چی نیانی مەرج نییە ئێستا ئەم قسە لەم بەرنامەیە قسەی زۆر باش کرا من نەتوانم قسەکانی ئێوە کۆپی بکەم و لایڤێ بکەم و بیکەم بە قسەی خۆم بەڵامیتر لەمە زیاتر نازانم هاوڕای وەنیە؟ هاوڕام لەگەڵ تا و خاڵێکی تریش هەیە ئەگەر بەڕاستی ئێمە بە دوواداچوون و کەسانێک بین کە گرنگی بە سوۆشیال میدیا بدەین دەبێت بزانین ئەو کەسانی کە دێن ئەمڕۆ ئامۆژگاری من و منداڵەکان و گەنجەکانمان ئەکەن تەرکیزیان لەسەر کۆمەڵێک شتی مادیە پیشاندانی دیوێکی جیاواز و دروستکراوی ژیانکردنە کە ئەگەر لێ بکۆڵینەوە تەمەشا بکەین کاتێک کە کێشەیەک دروستە بێ تەمەشا ئەەکەین ئەو دیوی ژیانی ئەوانەوە چۆنچۆنینە بۆ نمونە ئەو کەسی کە هاتووە ڕێنمایی دادەنێت ئەمڕۆکە دوێنێ کە هەر ئەو کەسە بوو کە باسی خواستی کێشەکانی ژیانی تایبەتی و شخصی و پرسناڵەتی خۆی کەسایەتی خۆی لە ناو باسی میدیایە بوو ئەوان ئەو شتە لە بیر ئەکەن هیوادارم کاتێک کە گرفتێک دروستە بێ ئێمە نەچین بزانین تەجروبەی تۆ جیاوازە لە ئیمن کەسێکی دی جیاوازە من یەکەم جابێ خۆم بزانم کێشەکەم بزانم هەستەکانم بزانم کۆمەلگایی کە تێە ئەژین بە خێزانەکەم و بە ئەو عادات و تەقالیدی کە پێوەی پەروەردە بوومە بزانم بۆ ئەوەی زررمەند من نەبم کۆمەلگاکەم نەبێ خێزانەکەم نەبێ کەس نەبێتە قوربانی ئەو گرفتانی کە ئەمن و هەمە هۆکارەکەی هەرچیەک بێت چونکە کەس ناکرێ وەکو یەکتری بێ کاک دەڕۆن ئەگەر من وەکو تۆ بم تۆ وەکو من بی ئێمە ناتوانین کۆمەلگایەکی سەرکەوت و دروست بکەین کەواتە کێشەی من و تۆش لەوانەیە هەمان فاکتەر بێ بەڵام چارەسەرکردنەکەی زۆر دەور دەبینێ ئەوەیە مۆزاکە دەستی لە بەرنامەکەت دەکەم کاک دەروون ئێمە برینەکانمان هێندە زۆرە نازانم لە ڕاست دەست پێ بکەم یاخود لە چەپۆ دەست پێ بکەم لە قوڵەکەیانەوە دەست پێ دەکەم ئێمە لە وڵاتێکا دەژین بە ناشکوری نەبی جگە لە گۆڕستانی مردوەکان گۆڕستانی خەونەکانمان هەیە گۆڕستانی هیوا ئاوەتەکانمان هەیە گۆڕستانی خێزانەکانمان هەیە گۆڕستانی گەنجەکانیشمان هەیە ئێمە با هەرتیشک نەخەینە سەر ئەوانەیەکەوە کۆمەلگا بۆچینایەتە لای دکتۆرە دەرونیەکان ئێمە ژینگەیەکمان بۆ دروستکراوەکەوە خەڵک تێیدا بە ئاسانی تووشی کێشەی دەرونی بی ئێمە ژینگەیەکمان هەیە ئێستاکە چۆن دارخورما لە شوێنی گەرم دەبێت لە شوێنی سار نابێت وڵاتی ئێمەش دەرگایەکی گەورە کراوەتەوە بۆ نەخەوەی خەڵکەوە تووشی کێشەی دەرونی بێت تووشی نەخۆشی دەرونی بێت ئەو یەکێک لە خاڵەکان دووەم خاڵیش ئێمە سەیرم بەدایکی ئێستا دێت ئەوەندە لە دیار فلیمی تورکی و لە دیار ئەڵقە تورکیەکان دادەنیشێت کاتی ئەوەی نییە کە 4-5 منداڵی هەیە کتێبێک بخوێنێتەوە دەربارەی پەروەردەی منداڵ زۆرم بەگەنجی ئێستا دێت ئەوەندەی خەریکی سۆشیال میدیایە خەریکی کتێب خوێندنەوەیەک نییە سەبارەت بە خێزان سەبارەت بە کۆمەلگا سەبارەت بە ژیان هەتا ئێستا خەڵک هێ نازانێت
بۆچی هاتۆتە دنیا ئامانجی چیە خی گەورە بۆچی دروست کردووە یەکێک لە خاڵەکانی تر کە خەڵک ئێستا ناچێتە لای دکتۆری دەرونی کە هەموو کۆمەلگایەک هەموو خێزانێک هەموو قوتابخانەیەک هەموو شوێنێک هەموو ماڵێک پێویستی بە ڕاوێژکارێکی دەرونیە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە نەبووتە کولتور لەناو ئێمە بۆتە عیبە یەکێک لە خاڵەکان ئەوە ئێمە وا دەزانین دکتۆری دەرونی دەروونناسی ڕاوێژکاری دەرونی تەنها بۆ نەخۆشی دەرونیە کاکەجان ئەو کەسێکەوە نەخۆشی دەرونیشی نەبێت پێویستە بچێتە لای دکتۆرێکی دەرونی بۆ ئەوەی ئەو ئامانزانێککە هەیتی ئەو خەونانێکە هەیتی بەرەو پێشی بباتن بۆ ئەوەی ژیانی خێزانی خۆشتر بکاتن بۆ ئەو خەونانێکە هەیتی بەدەستی بێنی یەکێک لە خاڵەکانی تر گەورەترین کێشە دەرونیەکان ئەوەیە کەوا لای منداڵی و ئێمە تووشی دەبین لە شۆکی منداڵیەوەیە ئێمە زۆر جار جێمان لێ دەبی لە ناو کۆمەلگای خۆماندا باوکەکە دەڵێت بە کوڕەکەی دەڵێ ئەڵێ پیاوە لە باوچی ئەچێت شێر لە باوچی ئەچێت ئەوە گەورەترین ئەوە غەڵەتترین قسەیە ئەزانی بۆ خی گەورەکە منی دروست کرد بەسمەیەکی تایبەتی بە پەنجەی من داوەکە بەسمەی من نابێت لێن کەسێکی تر بچێتن بەسمەی تۆ نابێت لێ من لی بچێت تەواو نییە لێ بچێت تەواو نییە ئەوە بەسمە نیە بۆ ئەوەی ئێمە جیاواز بین دەبێت جیاوازی بیرکردنەوەمانە بێت بۆیە نابێت ینی گەورەترین قوربانی دەرونی منداڵە ئێمە هەر لە مناڵیەوە تووشی نەخۆشی دەرونی دەکەین هەر لە منداڵیەوە تووشی ترسی ئەەکەین هەر لە مناڵیەوە دینی ئیسلامی لە پێش ساوسوکەکەین ئەڵێ کاکە درۆمەکە خوا چاوت کۆرە ئەکات خی لە بچوک دەکاتەوە هەر لە مناڵیەوە کاتێکە لە کۆڵان مشتیلەیەک دەنێتەوە شەڕێک دەکاتن کە ئاساییە منداڵ تووشی کێشە دەبێت ئەڵێەوە عقلی تەواونێ نەقستانە ناشرینترین وشە لە لای من لە دنیا وشەی شێتە ینی دەڵێ ئەوە شێتە تەواونی ئێ بۆ بە منداڵەکە دەڵێ ئەزانی ئێمە نستمان هەیە ینی یەکێک لە توێژینەوەکان ئەڵێت ئەگەر منداڵەکەت خەوت هەرچەند تەمەنیشی بچوو بوو بڕۆ لە ژێر سەری پێی بڵێ تۆ کەسێکی بەهێزی تۆ کەسێکی بە ئەزمموی ئێمە هاندانمان نییە بۆ منداڵەکانمان بۆیە من ئەڵێم ئێمە ژینگەیەکمان هەیە تەنها ڕوخێنەرە ژینگەیەکی بنیاد سەرباری ئەو هەموو دۆخە سیاسیە خراپە سەرباری و هەموو گەندەڵێ سیاسیە بێموچەی بێپارەی کاکە دکتۆری ئەگەر هاوڕابیانی بێپارەی تووشی نەخۆشی دەرونی تەکات ینی تۆرە بێنە بەرچای خۆت مناڵەکەت حەزی لە پیتزایەکە تۆ پارە و پێنیە بەڕاستی ینی بە ئەو بەڕێزەی تریش بایکەکەی بەدەستوێ بە ئەو قسە بکە قسەکە بیر دەچێتەوە جان سەرەتا سڵاو بە خێرات نوێمیانە بە ڕێزانە دەکەم من دەمەوێت لێرە خاڵک بگەێنم نەبوونی متمانەیە ئەمن بۆ نمونە کە لە قوتابخانە بووم دەمبینی توێژەری کۆمەڵایەتی هەبوو هەندێک تەلەبە هەبوو کە بوونە مشکلەیەکیان دروست دەکرد لە قوتابخانە دانهێنانە ئیدارە ئەم بۆ خۆم زۆر جا بەچای خۆم بینیمە توێژەرە کۆمەڵایەتەکە لە زیاد ئەوەی لی بپرسێ هۆکاری چێ و کێشێ دروست کردویان دەرونی ئارام کاتەوە کە بۆچی ئەوە ڕیداوە ژێم لێ بە مدیرەکەی دەگوت 3 ڕۆژ فەسلی بکە کە ئەوە توێژەرەکە وای دەگوت ئەوە کێشەکە ئەمە بۆ خۆم تووشی ئەوەی بوومە ینی چوومە ئیدارە لە قوتابخانەشە لە قوتابخانە ئەگە بیرتان بێ چەند ساڵێک پێش ئێستا 3-4 ساڵ دەبێ قوتابخانەیەکە بوو مامۆستایەک چەخێکی لە پشتی بدرا ئەگە بیرتان مابێت بەڵێ تقریبن 3 ساڵ 4 ساڵ دەبێ باشە ئەم بۆ خۆم لە قوتابخانەیە بووم لەوانەیە ئەوە هۆکار بوو بێ کە بووم لە توێژەرەکە یارمەتی دەرنەبوو بێ کە چەند جار ئەو تەلەبە چۆتە ئیدارە لەسەر کێشەیەک توێژەرەکە نەیتوانی بە ئارامی بکاتەوە بۆ نمونە دەستخۆش یەکشت زۆر مهمە دکتۆر باواز لەوەش بێنین ینی انتباعێک دروست بۆ دوای جوابم بەرەوە حەزەکەم جوابم بیتەوە یعنی خەڵک تێڕوانینێکی بۆ دروست بووە پیاوی زعیف یا مرۆڤی زعیف پەنا بۆ پزیشکی دەرونیە با دوای جوابم بەرەوە جان ئێمە نابێ سەرچاوەی هۆکارەکان بەڕاستی زۆرکەین ئەوەی کە زۆر ئەبێ تەرکیزی لەسەر بکەین کەسایەتی مرۆڤ لە ناو خێزانە دروزە بێ بە باشی بێیان بە خراپی بێ خێزان مانای ئەو کەشەی کە خێزان دروستیەکە جۆری مامەڵەکردنی دایک و باوک لەگەڵ مناڵەکە ئەوە زۆر مهمە ئێمە دایک و باوکەکان لە 95 بۆ 99 لەسەر ئاستێکی زانستی پەروەردەیی ڕاست و دروست مناڵ پەروەردە ناکەن هەموو بەخواوەکیلی هەموو بۆ مەوروسە فکرەی کە بۆی ماوەتەوە بەس مساعدە بکەێت باشە ئەو مەوروسە فکرێ بەتەواویکەم باش بەڕاستیەوە هینە بێت ینی باش کەم و کورتی هێنێت ئەو مەوروسە فکرێ بریتە لە چی بریتە لە تاعە و لە ئامۆژگاری ئەو دووشتە طبعا هەموو دایک و باوچێک ئامۆژگاریان باشە بۆچی مناڵەکە بە باش دەرناچێت کەواتە لە تەکنیکی چارەسەرکردنە و ڕێنماییکردنە ئامۆژگاری بابەتێکی زۆر سەقەتە بەڕاستی تۆ نابێ ئەبێت تۆ نمونەی ڕفتار پیشانی مناڵەکە بە یەک دووهەم فەزایەکی ئازادی بۆ مناڵەکە فراهەمکەی بۆ ئەوەی مناڵەکە بتوانێت بە ئازادانە بیر بکاتەوە بۆی نەبێ بە فۆتۆکۆپی تۆ وەکو باوک یعنی نابێ مناڵ وەکو باوک بێ بێ لە باوک باشتر بێ چەکە لە دایک باشتر بێ و هەتا خودناسینیش ممکن نییە کەسێک خودی خۆی بناسیە
ئەگەر فۆتۆکۆپیەشیشی تر بێ ئللا ئەبێت تۆ فەزایەکی ئازادی بۆ دەستەبەرکەی بۆی لەو فەزا ئازادیە بتوانێت بیر بکاتەوە طبعاً لە چوارچێوەی ڕێنماییە لە چوارچێوەی چاودێریە ناڵێن بەڕەڵایی بە تەکید بەس لە چوارچێوەیەکی ئەوەیە کە تۆ مناڵەکە هەست بە ئازادی بکە هاری ستاک سولیڤان ئەڵێ چی ئەڵێ ئازادی بەنسبەت مناڵەوە یەکسانە بە ئارامی هەستکردن بە ئارامی دەرونی یعنی مناڵ کە هەستی کرد تۆ چاوت لەسەرێتی معدل نەسیحەتێکی معدل دوای ئەوە شەرت نییە بە قسەتکە بۆیە کەسانێک دروست ئەبێ لەوانەیە تووشی کێشەی دەرونی بێت لە ئایندەشە تووشی نەخۆشی دەرونیە بێت و نەخۆشەکانیشە تەشەنە ئەیاد و ئەگاتە حاڵەتی تاوانی من باسی شتێکی ترە بۆ بکەم ینی بەڕاستی زۆر کەس هەیە بەڕێزت ئاماژت بە شادەیە شت نییە ئەوانەی شادی دەنوزانیان هەبیان پەروەردەیان هەبێ مؤهل بن بۆ ئەوەی کە ینی حتا ئەوانە خۆشیان بەڵێ ئێستا زۆر کەس هەیە سەران لە ئێستا زۆر کەس هەیە هاتۆتە ئەم زۆنی ئەو نییە بەڕێز هاتووە و ناوی پیا کردووە و بەحسی نەکا و عیادەی داناوە و یعنی بەڕاستی ینی ئێمە من کەوە زیاد لە 45 ساڵە ئەو لەو بوارام لەو اختصاسام نییە ڕووم نایە بەحسی ئەوە بکەم بەڵام ئەو زۆر اختصاسی نییە اختصاسی پێوانەی مناڵانە دانیشتووە عیادەی داناوە و باسی کات و دووەم چۆتە ناو زۆنی ئاینیەوە بۆی پیاوانەکانی زیاتر تەئیدی بکەن اینجا لەبەرەوە ئێمە ئەزانی چیە ئێمە سنوور بەزێنین سنووری یەکتریە بەزێنین من ئەو بەڕێزە دکتۆر جعفەر ئەوە اختصاسی سایکاتریە من کە کەسێک نەخۆش هات بۆ لای من کە زانیم حاڵەتەکەی سایکۆتکە من ئەینەرم بە لای بەڕێزی ئەڵم چوشە ئیشی تۆ لای من نەماوە من هەندێک ڕێنمایی یەکەم بەڵام ئێمە تەواوکەری یەکترین بەڵام هەیە چاتۆتە ناو ئەو زۆنەوە ئەڵێ سبێنێ عیاداکەم و سبێنێ وا ئەەکەم بەبێ ئەوەی هیچ لێپرسینەوەیکی لێ بێ ئەوەیە جاری وا هەیە با بڵێن ناوبانگی ئێمە تۆزێک کەمەکاتەوە لای خەڵق خاڵێکی تر بەڕێز ئێمە داتامان نییە نازانین ئەو کەسانەی بەڵام ئەتوانین بڵێن وڵی ئەوانەی کە چنە لای سایکاتریەکان بەڕاستی ڕۆڵە بینن من کە خۆم سایکۆلۆجیستم سایکاترین من دەستخۆشییان لێکم لە بیدای شاو باسی ئەوم کرد بەڵام کەسە ئەمان زۆر نزیکترن لەوەی کە چارەسەری نەخۆشەکە بکەن با پێشی بڵێم لە 100% لە هیچ شوێنێکە چارەسەری دەرونی نییە لە 100% ئەڵێ لە 4 ئەوانەی کە نەخۆشی دەرونین لەوانەیە لە حاڵاتەکەیان کەم بێتەوە ڕەنگە هەر ئەوە نەبێت چارەسەرەکە نەگاتەکە منهجی فەلسەفیە بێ زیاتر باسیکەین بەڵام لەگەڵەوە شاداتامان نییە ئەچێتە لای پیاوە ئاینەکە نازان پیاوە ئاینەکە چی لێ کردووە چی بۆ باس کردو ئەچێتە لای ئەو کەسی کە انتحالی کەسایەتی چارەسەرکارەکە نازانی چی بۆ کردو چی پێوتووە لەبەرەوە شتەکان ونە بێ وێڵە بێت دکتۆر هەڵبەتە من ئەو قسەیەم ئەو پرسیارم کە خانم و ڕوژانی ئەوە ئاکەمەوە ینی ئێمە با تۆسێک بێڕەحمانە خەریکی شیکردنەوەی ڕووداوەکان بین لە کوردستانە مەسەلەن باسی با کەسیش نەکەین بە تەحدید گریمان مرۆڤێکەیە باوکی خۆیە کوژێ مەسەلەن لە کوردستانە ئەتوانین بڵین ئەم باوکە خۆشی دەسی بە خوێنی خۆی سوورە چکە ئەنجامی پەروەردەکردنەکەی خۆیەتی تۆ بە یەک وەڵام سەر لەخان ئەڵی بەڵێ تۆ با یەک جوابی دکتۆر وەرگرم ئەڵی بەڵێ بەڵێ بەشێک لە هینەکە هەڵەگرێ لە خەتاکە هەڵەگرێ بەڵێ باش تۆژێک جوابی کورتم بەرەوە وڵی کاگوترن ئەو بابەتە بە بەڵەو نەخێر جواب نادرێتەوە هەندێک گرفتمان هەیە هیچ پەیوەندیشی پەروەردەی خێزان و بە شێوازی مامەڵی خێزانەوە نێ بۆ نمونە کەسێکمانەیە تووشی نەخۆشیشی زۆفرینیا بێ هیچ توانایەک لە خێزانە نییە کەم کەسە تووشیشی زۆفرینیا بێنە یاخود نەبێ پەروەردەیەکی زۆر ئەوەنەش نییە بەتاڵیکەم ئەم بۆ بەشی دومیشی هەیە بەشی دومی قسەکانی چێتە سەرەوە ئێمە کەس هیچ وەکارێک نییە بڵێن ئەوەی وەکو هەمان پەروەردەی مناڵەکانی ترە بەزە بێتە شیزۆفرینیا لەوانەیە تاوانە گەنجام بە ئەلە بەشی دووەمیان خەڵەکە لەسەر خێزانە ئەگەر خێزان ئەم شیزۆفرینیایی نەهێنا چارەسەری بکە بۆ لای پزیشک بەڵێ ئەمە خۆی مشکلەکە لەوەی کە تاوانێک کرێ خێزان بۆی خۆی بپەڕێنێتەوە لە وەڵام من نەخۆشی نەفسی بتوانە خۆت تاوانبارەکەی نەکەوەی خۆت ڕزگارکەی خۆختارکردن لەو ڕۆ بۆ شێوازە بەڵێ زۆر باسی مەسەلەی هۆکاری توژبوونی بە نەخۆشی دەرونی کتابی زەبوت هۆکارەکان ئێمە سێ هۆکارمانە بۆ توژبوون نەخۆشی دەرونی هەندێک هۆکارمانە بیۆلۆجی هیچ پەیوەندیی بە ژیانی ئینسانەوە نییە هەندێک هۆکارمان هەیە کۆمەڵایەتێکیان هەیە خێزانیە ئەوانی کە باس کرا پەروەردەی خێزانەکان ئەمە تەرکیزمان لەسەرە بۆ چونکە ئەتوانین ئێمە ئەمانە کەم بکەینەوە پەروەردەیەکی دروستمان هەبێ خێزانێکی دروستمان هەبێ کۆمەلگایەکی ڕکوپێکمان هەبێ قوتابخانەکانمان دروست بێ
دەستخۆش بەس من دەمەیەک شتان پێ بڵێم کە هەمومان دیراسە کراوە هەموو ئینسانێک لە ماوەی ژیانی خۆی لە لایف سپانی خۆی هەموو ڕۆژێک لە ڕۆژان تووشی شڵەژانێک دەبی لەو شڵەژانانەی کە دکتۆرەکانیان لە دەلیلی ئەمریکی باس کراوە هەموو ئینسانێک هەموو ئینسانێک لۆش هەیە لە دیراسەکەی دەڵێ لۆشی هەیە بگۆڕێ لە شڵەژانێک بۆ شڵەژانێکی تر ینی دەبێتە سیسیلەک لە سیسیلەکان بەڵام ئەمە چ کاتێک یارمەتی ئەو کەسانە دەدەین ئێمە وەکو دەروونناسان یان وەکو سایکاتریک چ کاتێک دەتوانین یارمەتیان دەین ئەو کاتێک کە بڵۆک دەبن وشەی بڵۆک یعنی لە تیۆری ڕۆجرس باز دەکات دەڵێ ئەو کەسەی کە بڵۆک دەبی کە ناتوانانی ئیتر خۆی بگونجێنی نە لە شوێنی ئیش نە ناو خێزان نە لە پەیوەندیەکانی ئەو کاتە دەتوانین ئەمە دەستی یارمەتی و چارەسەر تەداخلی چارەسەری بکەین لۆ ئەو کەسانە ئەو کەسانش بۆ خۆیان هەست بەوەی دەکەن کە ئیتر ناتوانن خۆیان بگونجێنی بەڵامەوە ناگینی کە ئەمن ئەو شڵژانە لە گەرم نابی لە گەرم دەبی بەس ئەمە نیشانەکانیان لە بۆ کەم دەکەینەوەیان لێ دەکەین دیسان خۆیان بگونجێنەوە ئەو بە دەرمانبی ئەگەر پێویستی بە دەرمانبی یان پێویستی بە دانیشتنی سایکۆتەرەپیست بیتن چەند دانیشتنێک لەگەری دادەنیشن و ئێمە ئێستا من وەکو مامۆستای زانکۆ لە ناو زانکۆ ئەمن ئەو ئیشە دەکەم لە بۆ قوتابیەکانم هەندێک کەس لە دەرەوەی لە بۆ قوتابیەکان بە تایبەتێڕوانینەتێڕوانینێکی غەڵەت و ناشرین نییە کە ئێمە پێمان وایە ئینسانی زەعیفە چێتە لای دەروون ناس و کۆمەڵ ناس و ئەوە بۆچووری من ئینسانی بەهێز دەچێت بەس بە ئینسانە بەهێزەکان دەڕۆ بەس عاقڵ و بەهێزەکان داوا دەکەن ئاگادارە بەشێک لای ئاگایی تیاماوە هۆشداری تیاماوە کەواتە بێعقلی ڕاستەقینە ئەوەیە کە هەست بە کێشەیەکی عقلیە کات و بەڵێ بەس یەک شت هەیە لێرە شیزۆفرینیا ناکرێت بە پێوەەر و ناتوانین لەسەر ئەساسی شیزۆفرینە شت تعمیم بکەین چوشە بەڕاستی ئەو مەسلەیەکی بایۆلۆجی لەوانەیە جینات بێ سەکەی جەنابی ڕاستە بەڵام ئێمە ئەزانی چیە ئەوەی ئەتوانین لێرە کۆنتترۆلی کەین پێشەوەی مناڵەکە لە دایک بێت دوایەوەی مناڵەکە لە دایک بوو لە پەروەردا ئەتوانین لە خێزانە تا ڕادەیەک ڕۆڵێکی باش ببینین بۆ ئەوی ئەو مناڵە بەلاڕێیان نەچێت لاڕێەکە بەبەسم ئەوێ نەچێتە ناو زۆنی نەخۆشی و شڵەژاندنی دەرونیەوە ئەگەر ئێمە توانیمان ئەوە بکەین ئەوە شتێکی باشە بەڵام ئایا ئەتوانین وەڵامەکەی من نییە نەخێر لەبەرەوە دایک و باوک لەوێ لە هەر وڵاتێک کە خێزان دروست دەکەن کە مناڵێک دروست دەکەن ئەچنە دەورە چۆن پەروەردەی ئەو مناڵاکەن چۆن مامەڵی لەگەڵاکەن ئێمە جارێک تر وتمان لەسەر ئەساسی ئەو مەوروسە فکریە ئێمە خواوەکیلیکە یان باش دەرەچێ یان خراپ دەرەچێ بەشێک لە دایک و باوکی ئێستا لە بریەوەی کە کتێبی لەسەر بخوێنێتەوە چێ بۆ لای دوو پزیشتیۆک و بەڕێزیان یەکەم هەنگاویان سناپچاتێکی بۆ دانێ لەگەڵ ئەنستگرامێک بۆی کەوەکو ئەلبوم بەکاری بێنێ مێزێکی بۆ ڕازێنێتەوە چوار گوڵی پەمەیە خاتە سەر و سناپێکات و بۆ ئەملا ئەولا ینی بارحاڵ بە قسەی ترخوای ئەمەوان نەکەیت ئەمسالی ئەمەوان نەکەیت هیچ دەبێت یان ئەگەر یەشێک ئەزانی شەپۆلەکە وای لێ ئەگەر یەشێک ئەوەی کرد لە بەرچاومان هیچ نەبێ بتوانین تەدەخل بکەین بۆ ئەوەی بڵین کاکە ئەم ئیشێکەکەن ئیشێکی خراپە ئەبێ ئەو ڕۆڵە ببین خەریکی پشتی سەری مناڵەکە بە ئەو پرسیارەکەی کە لێم کردی هەر جواب بنایەمەوەی پێشووتر کەوتم بەس جان ویستە ئەگەر ینی ئەمن لە ماڵەوە یان لە خۆمانەوە هۆشداری دروست نەکەین ئەگەر من بە منداڵی خۆم نەڵێم بە کچ و کوڕ خۆم نەڵێم کە ڕێگایەکی تر هەیە بۆ ئەو کێشانەی کە ئەتوو دەیناڵێنی لە قۆناغی هەرزەکاری زۆر جار خودی باسی خودناسییان کرد ئەسڵەن لە قۆناغی هەرزەکاری خود دروست دەبی خود تەواو دەبی دروست بوونی تەواو دەبی ئەمە لێرانە دەبی یارمەتی دەربین بۆ ئەو منداڵانە خاستە ئێستامە لە زمانە چین دەست درێژی و هەرەسانکردن و ئەوانە زۆرە لە قوتابخانەکان لەسەر منداڵەکانمان حتمما دێنەوە بە کۆمەڵێک کێشە و شڵەژان ئەگەر من منداڵی خۆم نەبرد ئەگەر من وەکو سایکاترێک یان وەکو سایکاترێک و من سایکۆتەرپیەک یان وەکو دەروون ناسێک منداڵی خۆم نەبرد دەکا ئەمنیش بڕوان پێ نییە دەکا ئەمنیش بڕوان بە وشەیە نییە کە برادەرەکانی خۆم کە لە ناو جامیعان باس مەکە نەڵی منداڵم دەبمە سایکاتریک نەڵی دەرمان دەخوا منداڵم
بەس ئەمن بە شانازیەوە دەڵێم ئەدیم بۆ خۆم وا ئەو ئیشە دەکەم وا لەو مەجالەم وا بۆ خۆم خەڵک هاان دەدەم بێن ژیانی خۆیان چارەسەرکەن ئەسڵەن کۆمەڵک پێوەری تەندروستی دەرونی هەیە ئەگەری ئینسان لە هەر فترێک لە فرترەکانی حیات زانی لەو پێوەرانە لای داوە لەو چەند خاڵی لای داوە هەر پێویستە بۆ خۆی بچی کێکی خۆی بکاو بۆ خۆی 30 ثانیە دوا قسە 30 ثانیە بەڵێ من پێشنیارێکم هەیە بۆ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی تەندروستی خۆزگە بۆ وەزارەتە ناو لێژنەیەکی باڵا پسپۆری لە سەکاتریەکان و سایکۆلۆجیستەکانی خاوەن ئەزمون دروست بکەن هەر کەسێک ئارەزوومەند بێ بەوەی بچێتە ناو مۆزوعی سایکۆتیرەپیەوە چارەسەرکردنی دەرونی با بچێ ئەو لژنەیە پشکنینی بۆ بکە فەحسی بۆ بکە وە لەگەڵەوە اینجا ئەگەر بزانێ زانی مؤهلە ئیجازەیەکی هاتێ ئەگەر زانی مؤهل نییە پێویستە مەشق ڕاهێنان بکرێ ئەو ئەگەر زانی هەر بێ کەڵکە و کەڵشی ئەوەی نییە دوایەوە ئیجازی نهاتێ بۆ ئەوەی بەڕاستی ڕێگری بکرێت لەوانەی کە وا تەسەورەکەن کە بە دوو قسەی نەستەق و دوو نەسیحەت و دوو قسەی خۆش و دوو لەبلەبانێت چارەسەرکردنی دەرونی زۆر لەوە ئالۆسترە و پێویستی بە تەقەنیاتی دەسەکانی خۆشی وادارم قسەکەی منوانە بێ بەس بەخوا گوێ لێگرن بەڵام بە قسە ناکەن چکە مەجاالیان نیە نازان بە قودرەتی قادر قسم بۆ وڵی زۆر قسەمەوە بیکە هیچێک لەوانە جیاوازیکردنە لە نێوان چاکبوونەوە باشبوون و سەرهەڵدانەوەی نەخۆشی دەرونی زۆر جار هەڵەتی گەیشتن هەیە پێمان وایە کە نەخۆشی دەرونیەکان درێژخایانن ئەمە بیر و باوەڕێکی تەواو هەڵەیە بەشیشان درێژخایانن بەشێکی زۆریان وەکو هەر نەخۆشیێکی ترکە تووشی قورحەی مەعیدابی بەردی گورچی لە تووشە بێ بە هەماشەوەتە گونجە سەر هەڵباتەوە بڵێ بەشێک لە نەخۆشیەکان بە تەواوی چاکە بنەوە تێپەڕێن تەنانەت بەشیشیان ئێمە پێڵەن سێڵف ڕمیتت خۆی ساڕژەکە پێویستی بە چارەسەری پزیشکینەوە ببێ دەرمان چاکە بێتەوە بۆیە مەرج نییە هەر کەسێ تووشی نەخۆشی دەرونی بوو درێژخایان بێ بەڵێ گونجێ هەڵباتەوە بەشێکی زۆریان لە ژیانی ئینسانە لەوانەیە سەر هەڵباتەوە بەڵام چارەسەر هەیە بەرەو باشبوونیشان بن ئەوانش کە ناتوانین چاچیان کەینەوە باشە بن بە شێوازە کە بتوانن ژیانێکی بەختەوە و خۆشگۆزەران نەبێت لە ژیانی خۆیانە ئێمە لە کۆمەلگایمە هەموو کۆمەلگای پڕە لە خورافە لەبارەی نەخۆشیە دەرونیەکانەوە پێویستمان بۆیە ئەو خورافانە مشکی خۆمان دەرکەین و مشکمان پاکەینەوە و کۆمەڵە بەرنامەی زیاتر لەسەر بابەتە بکرێت بۆی بتوانێت خەڵکە خۆشیار بێ چکە هێشتا پێی وایە کاتتە لای دکتۆری دەرونی ئللا دەرمانی بۆ نووسەوە ئللا و دەرمانژی نووسێ ئالوودەیەەکە و پێی وایە پێویست ناکە بۆ دڵتوندی بۆ کە ئاو بۆ خەمۆکی بۆ بێتاقەتی بۆ قەلقی بۆ ترس و فۆبیا و بۆ لە ڕاوکێ بچێ بەلای دکتۆر بە پێچوانە بۆ ئەوانە زەڕورترە بچێ مرۆڤ بۆی بتوانێت ژیانێکی خۆشیە بێت دەسەکانە خۆش بێ لە کۆتاییە ئەتوانم بڵێم بەهێزترین وشەی ئەم بەرنامەیە ئەوە بوو کە پرسییم ئایا ئینسانێک کە زەعیف بێ یا کە لاواز بێ لە ڕووی فکری و نەفسیەوە پەنا بۆ پزیشکی دەرونیە بە هەرسێ بەڕێزان لە سێ تێڕوانینی زانستی قوڵی جیاوازەوە وتیان نەخێر ئینسانی بەهێز و ئینسانی عاقڵ و ئینسانی قوڵ ئەتوانێ بچێتە لای پزیشکی دەرونی بۆ چارەسەرکردنی تۆ بە پێچوانەشەوە ئینسانی کەم عقڵ خۆی بە بچووکە زانێگەر چارەسەری دەرونی وەربگرێ بەڵام بۆ هەڵامەتێ چوار دەرزیەکا بەخۆیە هیوادارم شتێکمان کرد بێ خواحافیز